نزیکەی 150 ساڵە مەسیحیەکان لەم سەکۆیە مۆمدا دەژیرسێنن. یەکێک لە کۆنترین کەنیسەکانی باشووری کوردستانە. زیاتر بۆ مرازخوازی خواپەرستی تێدا دەکەن. من ئەو بەردانە هەڵدەگرم دەینێرم لۆ هەندێک خزمی خۆم. خۆڵ و بەردی کەنیسەکەش لایەن پیرۆزە و لای ئەوان شیفاهێنەری چەندین دەردا. قاتمان زۆر زۆر پێوەیە هەیە. جا ئەگەر ئەمە نەخۆشێک ببی ئەوە تشتێک ببیر ئەوە ئەمە هەڵدەگرین ئەوانە دەچین لە ئاو دەدەین ئەو جەیان دەخۆن ئەگە جەیەکمان پێبێشی پێ ئەوە وەردەدەین لۆ شیفای لۆ دەتە چاک ببوون. لە کەنەدا لێم خواستینا دەبی بنێرم لۆ کەنەدا هەندێک نەخۆشی هەیە لەوێن دەرێ خواستیتیان لۆ توفەرک لۆ خۆیان. کەنیسەی شەهید مارگی وەرگیز دەکەوێتە شارۆچکەی دیانە. ئەمە کەنیسەی قەدیس مارگۆرگیسە، شەهید مارگۆرگیس. پێش ساڵی 1880 دروست کراوە. ئەو کاژمارەی مەسیحیەکانی دیانە تەنها 28 خێزان بووە. ئەم دیانایە خەڵکی ڕستنی خۆی هەبووە مەسیحیەکان ئاشوریەکان. پێی جەنگی جیهان یەکەم لە دیانە جێگیربووینە، بەشی دووەمیش دوای جەنگی جیهان بەشێکیان لە ساڵانی 26 بۆ ساڵی 27 ئەوانە کە گروپە گەورەکان. ئەم کەنیسەیە خزمەتی کردێ بەم کۆمەڵگە مەسیحیانە کە هاتوونەتە ئەو مەنتیقەیە. یعنی کەواتە ئەم کەنیسەیە وەک گوتم کۆنترین کەنیسەیە کە تاکو ئێستا مەراسیمی تێدا ئەنجام ئەدرێت. ڕوبەری ئەم زەویەی کەنیسەکەی لەسەر دروست کراوە 250 مەتر دووجایە، لە دوو ژوور پێک دێت. هۆڵەکەی 4 بە 6، شوێنی قەشە و شاماتی کە قەدەغەیە جگە لەوان کەسێکی دیکە بچێت 2 بە 4. يا ما تجسويلي خلاف وقتينتي انا عن الزواج دو امرأة قبلت لبنه وابننا من شلو قبلت له وهالشيء رسمي شوێنی دانیشتنی 16 کەسی هەیە. دعاء من كرديا زور قيشتيا زور خلق هاتيا بالنسبة حتى بالسلمان هاتي ليرة شو جوه تشتشي قبول كرديا خدا وشي لنا رزقتي من دار شي دايتش لەبەر کۆنیەکەی ئەمە یەک زائیدەن وەکو پارێزەری گوندەکە و پارێزەری مەسیحیان و دانیشتوانی ئەم دەڤەرەکە بە حیساب ئەکرێتن. جا بۆیە ئەم تایبەتمەندیە وای لێ کرد کە کنیسەیەکی پیرۆستر و بە چاوێکی با بڵێن پیرۆستر سەیری بکرێتن لە ڕووی کۆمەڵگەی مەسیحیانەوە. 5 گۆڕ لە نێو باخچەی کەنیسەکە هەن. 3 لەوانە بە بیری خەڵکی ناوچەکەنین هی کام ساڵن. 2 دانەشیان ساڵی 1970 نێژراون کە سەردێری کەنیسەکە بوونە. ساڵی 1974 حکومەتی ئەو کاتی عراق دیانەی لەگەڵ زەویدا تەخت کرد تاکە بینا کە بە پێوە مایەوە و دەستکاری نەکراو نەڕوخێندرا ئەم کەنیسەیە بووە. ئەو دێرە لە لای مش پیرۆزە ئەمە حەدەسێکم لەگە هەیە. بە تەنها مەسیحیەکانین کە کەنیسەکەیان لا پیرۆز و شوێنی نزا و پاڕانەوە بێت، بەڵکو موسڵمانیش هەن بۆ مراز خواستن ڕویان تێکردووە. ئەمە بە خۆمان تەجروبەکمان لەسەر ئەو دێرەی هەیە. لێرە ژنەکان پێکەوە دادەنیشن، یەک لە پیرەژنەکان بە دایکم دەڵێت و مادە مێردت نەفیکرایە هێوارەکی شەموو وەرە دووسێ و ماژبینە وەرە لێرە لەبەر ئەو پیاو چاکەی بپارڕێەوە بەرچ خوایە. دایکمیش تەقبول دەکەی شتەکەی داکم دەیگۆی نەزان مانگەت پێپەڕی یان کەمتر یان زیاتر باوکتە هاتەوە عەفوکرا. ئەوە باشترین تەجروبەیە لەبەر ئەوەی ئەمە قەت ئەم عمرم لێرە بوویمە لێرە گەورە بوویمە نەمتوانیە ینی بەردەشی باەمە ئەو دێرەی چۆن مزگەفت پیرۆزە ئەوەش پیرۆزە. ساڵی 1976 نۆژەن کراوەتەوە. ساڵی 2004 سەری کۆنکرێت کراوە. لە نێو کەنیسەکەدا بیرێکی ئاویش هەیە. ئاوێک لە دێر زەمانەوە درێخی نەکردووە لە دابینکردنی ئاوی خواردنەوەی دانیشتوانی ناوچەکە. دیانە ئێستا نزیکەی 200 ماڵی مەسیحی لێیە. ساڵی 1982 کەنیسەیەکی گەورەیان بۆ دروست کراوە. بۆ نەوجەژن و ڕێوڕەسمە ئاینیە گەورەکانیان تێدا بەڕێوە دەبن. بەختیار قادر ڕوودا و دیانە.